گۆ لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقەکەین وەکو لە ماوەی ڕابردوودا مستەفا کازمی ئاماژەی بۆ کرد کە مانگی 6 ساڵی ئایندە دیاری کراوە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بۆ هەڵبژاردننی پێشوەختە. ئەمە کاردانە و لێکەوتەی زۆری هەبوو لە ناو هێز و لایەنە سیاسی شیعەکان، لە ناو هێز و لایەنە سیاسی عێراقەکان بەگشتی و کۆمەڵێک لە هێز و لایەنە سیاسیەکان بەڕووکەش باز لەوە دەکەن کە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن لە عێراقدا بەڵام بەنهێنی و بەپەنهانی و لەسەر زاری هەندێک لە سەرکردەکانیانەوە موبەڕێری جیاواز بۆ ئەو کاتە دەهێننەوە کە هەڵبژاردننی پێشوەختە لەو کاتەدا نابێ و سەر ناگرێ. ئەمانە هەندێک بە بیانووی لە خۆڕانە بینین بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا دەبینرێ، هەندێکیشان بە واقعی دەبینن. لە ڕاستیدا بەر لەوەی باز لە خودی هەڵبژاردنەکە بکەین پێویستە باز لە پێش هەڵبژاردنەکە بکەین لەو ئامادەکاریانی کە پێویستە هەبن بۆ هەڵبژاردنەکە. یعنی یاسای هەڵبژاردن هەیە لە عێراقدا، یاساکە هەمووی تێپەڕیوە تەنها بڕگەی 6 لە مادەی 15 نەبێ کە باز لە بازنەکان دەکات دابشکردنی بازنەکانی هەڵبژاردن لە عێراقدا. ئەمە بۆ خۆی هەر لە کاتی خۆشیدا لە کاتی گفتوگۆکردن لەسەر یاساکە جێ هێڵدرا لە بەرەوەی ناکۆچی و گرفتێکی زۆری لەسەر بوو، چ لەلایەن هەرێمی کوردستانەوە، چ لەلایەن هێز و لایەنە سیاسی و فراکسیۆنە کوردەکانەوە لە بەغدا. ئەمە جێی قبولکردن نەبوو، تەنانەت لە دانیشتنەکەی پەرلەمان کشانەوە. ئەمە لەلایەکی تر دادگای فیدراڵی پێویستە یاسای تایبەت بەخۆی بۆ دەربکرێ و هەموار بکرێتەوە و هەروەها ڕێک بخرێتەوە و دادگاکە دروست بکرێت، چونکە تاکە سەرچاوە بۆ بڕیاردان لەسەر قبولکردنی دەرەنجامەکان دادگای فیدراڵی. لەلایەکی ترەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق کۆمەڵێک قسە و پرسیاری لەسەرە. باز لەسەر ئەم ڕێگریانە و ئەم گرفتانە بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بە خودی هەڵبژاردنەکە دەکەین لە بەرنامەم شوی گەرماوگەرم بە میوانداری بەڕێز ڕزگار حاجی حەمان دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڵا ڕزگار بەخێربی. زۆر سپاس. کاک ڕزگارەوەی کە باسم کرد لە یاساکەەوە دەست پێ بکەین لە گەر غەڵەتم نەکرد بێت لە مادە و بەرگەکەیان مادەی 15 بەرگەی 6 باز لە دابشکردنی بازنەکانەکە کە دەسەڵاتی دابشکردنەکە دراوەتەوە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەم هەرێمی کوردستان گرفتی لەگەڵا هەیە و بە تایبەتی تر بۆ ناوچە دابڕێنراوەکان کورد کێشەی لەگەڵ ئەم یاسایەدا هەیە. جارێ بپرسین یاساکە تێپەڕیوە ئەو بڕگەیە، یعنی بەم ناڕازیبوونەی ئێمە هەروە ئاسان تێدەپەڕیان هەموار دەکرێتەوە و گرفتەکەمان بەگشتی لەگەڵ ئەم بڕگەیە بۆ ناوچە دابڕێنراوەکان و کوردستانیش بەگشتی چییە؟ زۆر سپاس. دیارە سەبارەت بە هەڵبژاردننی داهاتووی عێراق بە پێی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئیعلانی ڕۆژی انتخاباتی کرد، جارێ خۆی لە خۆیدا دیاریکردنی ڕۆژی انتخابات سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبێ بە هەماهەنگی بە تەنسیق لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەم ڕۆژە دیاری بکرێت. یاسای هەڵبژاردنەکان بەشێکی زۆری هەموار کراوەتەوە و ئیقرار کراوە و دەنگی لەسەر دراوە. ئەوەی کە ماوەتەوە بڕگەی دیاریکردنی بازنەکانی دەنگدانە کە لە پێشوو لە هەموو پارێزگاکانی عێراق یان لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بۆ هەر پارێزگایەک یەک بازنەی هەڵبژاردن هەبوو، واتە هەموو پارتێکە حزبێکی سیاسی لیستێکی دروستە کرد و کۆی هەموو دەنگەکانی کە لەو پارێزگایە بەدەستی دەهێنا ڕۆیشتە ناو بابرین بەسەر ئەو حیزبانەی کە هەیە. مەسلەی فرەبازنەی هەر بەتەنها ئەوە نییە ناکۆچی یاخود لایەنە سیاسیەکان پێیان باش بیانە. ئەو پرۆژە یاسایەکی تازەیە، هەموو پرۆژە یاسایەکیش لایەنی سلبی و لایەنی ئیجابیشی هەیە. مەسلەی فرەبازنەی کە ئێستا چۆن دەڵێ بۆتە مەطلب و داخوازی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەنگیشی لەسەر دراوە، تەنها ئەوەی کە ماوەتەوە بازنەکان دیاری بکرێت. بازنەکان پێم وایە پێویستی بە کاتێکی زۆرە و دیاریکردنی ئەو وەختشی کە 6 2021 کە پێم وابێ ئەوەش تۆزێک مەشاکل دروست دەکات بە تایبەتی بۆ من، چونکە لە پێشوو لە کۆمیسیۆن کارم کردووە لە ڕووی هونەریەوە لە ڕووی توانا و ئەدایی کادرانی کۆمیسیۆن ڕەنگ بێ ئاستەن لەوێش دروست بێت. فرەبازنەی کۆمەڵێک بیر و ڕا هەیە، هەندێکیان پێیان وایە لەسەر ئاستی قەزا بێ، ئێستا کۆمەڵێک هەیە پێیان وایە لەسەر ئەو قەزایانەی کە لە 100,000 زیاتر بێ، یاخود هەندێک دەڵێن پارێزگا گەورەکان بکرێت بە 3 بازنە، ئەوانەی کە تۆزێک ڕێژەی دەنگدەری کەمترە بکرێت بە 2 بازنە. یعنی من پێم وابێ هەر لەسەر ئەم بابەتە پێویستیان بە وەختێکی زۆر هەیە تاوەکو هەموو لایەنە سیاسیەکان کە چونکە ئەوان شەریکی پرۆز ئەمەلی سیاسین لە عێراق ئەوانە ڕەزامەند بن کە ئایا ئەو بازنانەی کە هەیە چۆن دابش بکرێت، چۆن بێت، چونکە لە دیاریکردنی بازنەکان بەسەراحەت یعنی
ئەو حیزبە گەورانی کە نفوز و ڕاگەیاندن و ئیمکانیەتی بەقووەتیان هەیە بەم یاسای بەو فرەبازنەیە ڕەنگ بێ بەرژەوەندی ئەوان باشتر بێت لەو حیزبە بچووکانەی کە مەسەلەن لە پارێزگایەک 2 کورسی یان 3 یان 4 هێناوە چونکە هەر پارێزگایەک لە پێشوو دەنگی هەموو بازنەکانی هەموو پارێزگاکەی کۆکراوەتەوە بە ناحیە و قەزاکان واتە بە هەموو ناوەندەکانی دەنگدان بۆی بووە بە 3 کورسی بەڵام ئیستا کە تۆ بێی پارێزگایەک بێنی بیکەی بە 4 بازنەیان بە 5 بازنە لە هەر بازنەیەک هەر ئێستا کاندیدی لیست نییە واتە حیزب لیستی نابێ کاندیدی فەردیە تاکە بە دڵنیایی و حیزبەکانیش کاندیدیان ئەبێت ئەگە بە ناوی لیستەکەشی نەبێت بەڵام کاندیدی تاکیان ئەبێت لە هەر بازنەیەک هەر لایەنێک هەر حیزبێک هەر گروپێک کاندیدەکەی سەرنەکەوت هەموو ئەو دەنگانی لایەنەکە هەر کاندیدێک کە لیستی براوە کاندیدێکی سەرکەوت ئەگەر لەم بازنەیە یەک کاندیدی هەبێت هەموو دەنگەکانی تر ئەسووتێ واتە ڕێژەی سووتانی دەنگیش بە نسبەی سووتانی دەنگ بە عەرەبی پێ بڵێن هەدری ئەسوات ئەگاتە سەروی ١٧٠ و لە ڕووی هونەریشەوە قۆناغێکی باشی پێویستە چونکە بۆ هەر پارێزگایەک یەک سجلی تۆماری دەنگدەران هەیە ئێستا تۆ دێن پرۆژە یاساکە وایە و کاریشی لەسەر دەکرێت و پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو دەڵێن نەک بە هەڵبژارنی پێشوەختە بە زووترین کات باشە تۆ دێی ئەم بازنانە ئەبێت لە پێشوو بۆ هەر پارێزگای یەک سجلی تۆماری دەنگدەران ئێستا هەر پارێزگایەک چەند باز نەبێت ئەوەندە سجلی تۆماری دەنگدەرانی بۆ بکەوە واتە جارێکی تر دێیت ئەبێ سجلی دەنگدەران بخەیتە بەردەستی خەڵک بێت چونکە بۆ نمونە لە ناو پارێزگای سلێمانی ڕەنگ بێت لە پێشوو خەڵکێک چووە بێزگە و ناوەندەکەی دیار بۆ چوە دەنگی لێداوە بەڵام چون سجلی تۆماری دەنگدەران لەسەر ئەساسی بیتاقی موادی غیزایی بووە ئێستا جارێکی کە بێ ئەگەر بازنەکان دیاری بکرێت کۆمەڵێک کێشە و گیر و گرفت خەڵکیش دەبێ بە سەردانی ناوەندەکانی دەنگداکانی ئەوانە یعنی لە ڕووی هونەریەوە شتێکی قورسە بەڵام ئەنجومەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان بەڕاستی من ئاگادارم زۆر لە نزیکەوە یعنی بەڕاستی ئەرچێکی زۆر قورس لە شەشانیانە ئێستا یاز ڕۆژی دیاری هەڵبژارنەکە دیاری کراوە تا ئێستا هەیکەلی کۆمیسیۆن تەواو نەکراوە چونکە بە پێی ئەو بڕیارەی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە با بڵێن بەشی هەموو بەڕێوەبەرە گشتیەکان هەموو مەسئولی هۆبەکان هەموو مەسئولی بەشەکان لادراوە بە بڕیارێک جارێکی تر ئەوان مقابلە و هێنان و هینیان کردو و کۆمەڵی خەڵکی ئیستا کۆمەڵی خەڵکی تازە هاتووە بووە بە مەسئولی بەش بووە بە مەسئولی هۆبە لە پێشوو خەڵکێکە بوو بەڕاستی لە ماوەی 12 ساڵی ڕابردوو خیبرەی هەبووە هەندێک کارمەند هەیە لە هەندێک بەشی هونەری کۆمیسیۆنی هەڵبژارنی عێراق زیاتر لە 200 میلیۆنی لێسەرف کراوە بەست لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوو بەس بۆ ڕاهێنان لەسەر پرۆسەی هەڵبژاردن ئەوها یعنی هین بڵێن بەو شێوەیە بێت بەڵام من دڵنیام لەوەی کە هەڵبژارنەکە بە ئاراستەیەکە دەنگ دراوە دەبێت فرەباز نەبێ ئەوە تەواو یعنی ئیقرار کراوە قانونەکە دەنگ دراوە کاندید تاک بێ بەڵێ ئەوەی کەماوەتەوە دیاریکردنی بازنەکانە بەڵام لە نەتیجەش لایەنی سلبی و ئیجابی هەیە ڕەنگ بێ بەشێکی زۆری ئەو حیزبە بچووکانەی کە هەیە یاخود ئەوانەی ڕێژەی دەنگدانیان لە پارێزگایەک لە 2 یان 3 کورسی بووە بەڕاستی بە ڕێژەیەکی زۆر باش دێنە خوارەوە. باشە لەسەر ئاستی کۆمیسیۆن پرسیار بکەم ئەو کۆمیسیۆنی ئێستا هەیەوەکو تۆ کۆمیسیۆنێکی نوێیە و هەیەیەکی نوێیە دەستەیەکی نوێیە بەڵام بەیاننامەیەکی دەرکردووە ئەڵێ ئەمە ئەگەر لە ڕووی مادی و پشتیوانی بکڕین و لە 2 خاڵ پێک هاتووە ئەگەر ئەوش ڕوون بکەیت ینی ئەم کۆمیسیۆنە ئەڵێ ئێمە بەم 2 مەرجە ئەتوانین لە لەو کاتەیە کە دیاری کراوە بیکەین چۆن خوێندنەوە بۆ ئەم قسەی کۆمیسیۆنەکەی ئەمە چۆن دەڵی کە فوکوڵ و ڕازیکردنی خەڵکە دەیانێ بڵێن کۆمیسیۆنەکە هەیە وجودی هەیە و دەتوانێت ئیش بکە یان فشارە ئەمە لەسەر کۆمیسیۆن کۆمسیارە بەڕێزەکانی کۆمیسیۆنی هەڵبژارنی عێراق بەڕاستی کۆمەڵی دادوەری لێهاتوو خەڵکی دیار و دەتوانم بڵێم خەڵکی زۆر باشن هاتوونەتە پێشەوە زۆر دڵسۆزانەش ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە بەڵام لە ڕووی با بڵین لە ڕووی خیبرە و توانە لە مەجاری هەڵبژاردن و ئەوانە و خۆتانەزان ئەوان پێشوو دادوەر بوون یعنی زیاتر ئیشەکانیان یاسایی ئەوانە بۆ بەڵام هەڵبژاردن پرۆسەیەکە پێویستی بە خیبرەی زیاتر بە وڵایەنی هونەری و ڕێخستنەوە یعنی هەڵبژاردنە کاکە بۆ وڵاتێک
و لە هەڵبژارنی ڕابردوو 25 میلیۆن خەڵک دەنگی داوە ینی دەنگدەر هەبووە لەم هەڵبژاردنە 4 مواریدەکە دێتە پێشەوە لە 10 بۆ 21 دووسێ مواریدتر زیاتر لە 3 میلیۆن دەنگدەر زیادەکە ئەوان بەڵێ من ئاگداری هینەکەی داواکاریەکەی ئەوانم ئەوان دووسێ داواکاریان کردووە یەکێکیان یاساکە ئەوە زۆر زەرورە هەڵبژاردن بەبێ یاساکە مەفروزە تەواو بازنەکان دیاری بکرێ و لە پەرلەمانش دەنگی لەسەر بدرێ چونکە ناتوان هەڵبژاردن بکەن ناتوانن هیچ هەنگاوێک بڕۆنە پێشەوە تاوەکو بازنەکانیان بۆ دیاری نەکرێت ئیتر دوای دیاریکردنی بازنەکان دەبێت دەست بکەن بە دروستکردنی سجلی ناخێب جارێکی کە ئەو مواریدە تازانە هەیە بڕۆن بایۆمەتری بکەن بۆ ئەوی بیتاقی دەنگدان وەرگرن بەشداری هەڵبژاردن بکەن جارێکی کە تەحدیث بکەن خەڵکیێک لە ماوەی ئەم 3 ساڵی 4 ساڵی ڕابردوو لەم ناوچەیە نەخۆی ماڵەکەی ڕۆشە بۆ منتیقێ لەم منتیقێ بۆ منتیقەوانە هەمووی پرۆسەیەکە یعنی بەڕاستی پێویستی بکاتە دوایم خاڵێککە داوای هینیان کردووە تەکمیلەی محکمەی ئیتیحادی محکمەی ئیتیحادی ئێستا یەکێکیان پێم وابێ خانەنشین بووە نیسابی محکمەی ئیتیحادی تەواو نیە ئێتر هیچ هەڵبژاردنێک ئەنجام نادرێت ئەگەر محکمەی ئیتیحادی مسادقەی نەتائیج نەکات واتە ئێمە 10 هەڵبژاردنیش بکەین محکمەی ئیتیحادی ئەگەر نیسابی تەواو نەبێت هیچ جیهەتێکی کە نێ بە پێی دەستوری عێراقی بتوانێت مسادقە بکات لەسەر کاندیدەکان ئەوەش زۆر زەرورە پێویستە ئایا لە ماوەی ئەو فترەی دیاریکراوە دێنە سەری دوای فترەکە تەحدید دەکەن پێت دەڵێم هەڵبژاردن چەندی پێویستە خاڵی سێم باسییان لە میزانیە کردووە بودجە بۆ ئەو هەڵبژاردنە خۆی ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو یەکێک لە کێشەکانمان من پێم وابێ ڕەنگ بێ کۆمسیارە بەڕێزەکانی هەڵبژاردنی عێراق لەوەیان تۆزێ دەقیق نەبوون یان تۆزێ هین بوونە ئەگەرنا ئەوان داوای میزانیان کردو زۆر ڕاستە بەڵام میزانیە لە ماوەی چەند هەڵبژاردن پرۆسەیەکە پێویستیت بە کۆمەڵێک عقودی دەولی هەیە عقود بۆ پێشداویستەکانی هەڵبژاردن بۆ وەرەقەی دەنگدان بۆ ئێمە پێی دەڵێن ئەو کەرەسانەی کە لە محەتە بەکاردی عودەی ئیختراع بۆ هەموو ئەوانە هەمووی پێویستت بە ئێمە بەشێکی ڕەنگ بێت لەوانە جێبەجێ کرا بەڵام بەشێکی زۆری ماوە تۆ ئەگەر ئێستا بتەوێ مەسەرەن لە مانگی 6 هەڵبژاردن بکەیت دەبێت ئێستا دەست بەجێ کۆمسیۆن دەست بکات بە پەیوەندیکردن بۆ عەرزکردنی پێداویستەکانی خۆی و ئێتردوایی هەموو ئەوانە هەمووی بە شێوەیەکی چۆن دەڵێ مناقەسە ینی خەڵک دێت تەقدیمەکاتوانە بە تایبەتیش هەمووی شەریکەی دەولی ئەوانەیە دەبێت کات دیاری بکە ئەبوایە کە داوای میزانی دەکات بووی وتایە لە ماوەی مەسەرەن ئێمە ئێستا لە مانگی با بڵێن بیدایەتی مانگی هەشتین تا نیهایەتی مانگی نۆم هەموو ئەو بودجە و پێداویستیانی هەیە بێتە سەر ڕەسیدی کۆمسیۆن چونکە تۆ ڕاستە مەسەرەن تۆ داوای میزانیەکەت کردو بەڵام کەی پێتیەدا دوو مانجیکە سێکە تا ئێستا موازنەی عێراق نەڕۆشتووە ئەو میزانی ینی ئەوان دۆخی ئابووری عێراقیش خراپە دۆخی ئابووری عێراق خراپ هیچ لە هەموو هەڵبژاردنێکیش بەڕاستی ینی وەختێکی دیاریکراوت پێویستە ینی پێشابێ کاتی چەنە لە بەردەسابێ کۆمیسیۆن ئەگەر ئەم ڕۆپارەکەی پێ بگات چەنە کاتێوێ بۆی کە بتوانێت لەو بەروارەیە لەو شەشە هەڵبژاردنەکە بکات ئێمە ئێستا لەو مەرحەلەیەکی ئێستا هەیە ئەبێت پەرلەمانی عێراق کۆک بێتەوە کە کۆ بێتەوە جارێکی یاسایی مەسەلەی محکمەی ئیتیحادی چارەسەرکە مەسەلەی فرە بازنەیەکە یاخود دیاریکردنی بازنەکان دیاریکە ئیتر ئەوانە شتی سەرەکی هەڵبژاردنەکەن بەڵام ئەوەی کە ئیستا دێتە پێشەوە مەسەلەن کە بازنەکان کە دەنگی لەسەردرا ڕاستەوخۆ کۆمسیۆن پێویستی بەوەی سجلی ناخیب دروستکە بەلای کەمەوە دیاریکردنی سجلی ناخیب لە بینی سێمان کە تا 6 مانگی پێویستە لەگە تەحدیث پێویستێتی لەبەرەوەی ینی چۆن دەڵێ تۆ وەک ئەوە وایە جارێکی تر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو چەندین هەڵبژاردنە لە هەموو پارێزگاکان کە دەنگ دراوە یەک سجلی تۆماری دەنگدەران هەبووە هەر پارێزگایەکیش یەک باز نەبووە ئیستا جارێت بەرچاوی نە کۆمسیۆن ڕوونەنا با بڵێن کەسە شارەزاکانی کە ئێستا لە کۆمسیۆنن چۆن چەند بازنە ئەبێت ئەوەندە سجلی تۆماری دەنگدەران بکرێت ئەو ماوەی ڕابردوو پێویستی بە تەحدیثە ئەنجا جارێکیکە کردنەوەی ناوەندەکانە بۆ تەوزیعکردنی بیتاقەی بایۆمەتری موالیدە تازەکانە ئەوانە هەموو شتێکە ناچێتە ناو چۆن دەڵێ جەدوەلی عەمەلیەی ئینتیخابی دوای ئەوەی کە تو هەموو ئەوانت جێبەجێ کرد
پێویستیت بە 210 ڕۆژی لە سەریەکە بەبێ ئەوە هیچ ڕۆژێکی پشوو هەینی هین ئەوانەت هیچی نابێ هەبێت 210 ڕۆژت پێویستە تا ئەو ڕۆژی ئەچیت کە ئەو دەنگدەر ئەڕاتە سەر سندوق وەرەقە دەخات 210 ڕۆژی لەسەرێک کارکردن هەبێ کارکردن هەبێت تاڵم فتراتە یعنی ئەوە خۆی هەڵبژارنەکەت حکومەکان نەکتۆ مەسەلەن فترەیەک دیاری ئەکرێ بۆ تەحدیث و ئەوەی کە هەیە فترەیەک دیاری دەکرێ بۆ لیستی با بڵێن لیستی کاندیدەکان بە دوواداچوون بۆ کاندیدەکان مەسەلەن هەر کاندیدێک کە تەقدیم کە بۆ دڵنیایی بوون لە بڕوانامەکەی ئایا بڕوانامەکەی ڕاستەیان ئایا بۆ ئەدلەی جینایی بۆ نەزاها بۆ هەموو ئەو شوێنانێک هەیە بە دوواداچوون نەکرێت ئەوەش وەختێکی پێویستە دووەم ئەم هەڵبژارنەیەکی ئێستا دێتە پێشەوە وەکو پێشوو نییە مەسەلەن لیست با بڵێن لە پارێزگای با بڵێن بەسڕا لە پێشوو ڕەنگ بێ 12 حیزب بەشداری تێکردبێ بە پێی لیستەکانی لیستیان تەقدیم کرد ئێستا کاندید تاکە ڕەنگ بێ لە هەندێک بازنە 500 کەس خۆی کاندیدکە لە هەندێک بازنە کەمتر زیاتر واتە لە ئەگەر پارێزگای با بڵێن هەولێر بەیانی بکرێت بە 4 بازنە یاخود بە 5 بازنە ڕەنگ لەو بازنانە زیاتر لە 3,000 کەس زیاتر خۆی کاندید ئەوانە هەمووی پێویستی بە ئیجرات هەیە دوای ئەوەی کە تۆ دێی تەحدیث و ئەوانە و فترەی کاندید و دواتر فترەی بانگەشە و ئەوانە هەمووی وەختە بە دوای یەکەوە دێت دوای ئەوە نەتیجەکە ڕۆژی دەنگدانی تایبەت تر یان دەنگدانی گشتی باشە بە گشتی لە دابشکردنی بازنەکان بەم جۆری ئێستا ئەگەر بە تایبەتی تر دیاریکراوە بێت لە هەر بازنەیەک 100,000 دەنگدەن بەرەو سەرەوە بێ هەم لەسەر ئاستی کورد بە گشتی و بە تایبەتی لەسەر ناوچە تابڕێنراوەکان هیچ زیانێک بە کوردەگا ئەگەر بێت و بە شێوەیەکی دروست و بە تەکنیک و بە وریایی مامەڵە لەگەڵ ئەم یاسایە و ئەم جۆرە لە دەنگدان نەکات خۆی بازنەکان دیاری نەکراوە تەحدیدی عەدەدیش نەکراوە بڵێن مەسەن لە هەر بازنەیەک نیەتە زۆرەکە ئەوەی بڵێ لە 100,000 دەنگ ئەوە کە هەیە لە یاساکەی کە دەنگی لەسەر دراوە دەڵێک هەموو پارێزگایەک ئەبێت بە چەند بازنەیەک دیاری نەکردووە بە بازنەکان 100,000 500,000 لەو پارێزگایە دوو بازنە یان سێ بازنە ئێمە ئاوها باسشمان کرد کاندید تاکە و ئانەیە هۆی بابەتەکە من چۆن باسم کرد مۆزوعی ئەو یاسایی کە ئیسا هاتوۆتە پێشەوە دوولایەنەیە ئەڵێم لایەنی سلبیشی هەیە و ئیجابیشی هەیە ینی بەڵام نەک لە ناوچە دابڕێنراوەکان لە هەموو پارێزگاکانیان لە هەموو بازنەکانی کە دەنگدان نەکرێت ئەم یاسایەن ڕێژەیەکی زۆر دەنگە فەوتێ ئەوە یعنی هین نییە چکە لە پێشوو تۆ کۆی دەنگی هەموو ئەو قوارە سیاسیانەی کە لیستیان هەوە تەقدیمیان کردووە کە دەنگ کراوە لە هەموو ناوچەکان بە شار و لادیەکان و دەنگەکان کۆ کراوە چۆتە لای لیستەکان هەر کەسە بە پێی دەنگدەری خۆی بەڵام ئێستا ئەم دەنگانە پێی بازنەکان دابەشەکرێتەوە دابەشە بێت لە هەندێک شوێن ڕاستەوە ڕەنگ بێ لە هەندێک شوێن نەک هەر کورد لە هەندێک شوێن پێکاتەوە نەتەوەی تریش زەرەر بکات مەسەلەن ئێستا لە کەرکووک زەرەرمەندی یەکەم تورکمانە بێت نەتەوەی تورکمانە بێت چونکە دەنگەکانی ئەوان خەڵکەکانی ئەوان لە چەند ناوچەیەکی جیایە جارێکی ترکەونە چەند بازنەیەکەوەکەوێتە چەند بازنەیەکەوە بەنسبەت کەرکووکیشەوە بەنسبەت کوردیشەوە ئەگەر طبعا هەموو هەڵبژاردنێک ئەکیت هەموو ئەو حیزبولایەنە سیاسیانێکی هەیە کاندیدیانە بێت 100% ئەگەر تاکیش بێ وەگەر لیستیش بێ هەموو حیزبێکیش پلان و بەرنامە هەیە خەڵکی شارەزاچی هەیە ئەش زانن تەعامولکەن لەگەڵ ئەم هەڵبژاردنە چۆن لە هەڵبژاردننی یەک بازنی ئەگە پارێزگا بازنەیەک بێت چۆن تەعامل دەکەی ئەگە چەند بازنەیەک بێت چۆن تەعامل دەکەی ئەوە یعنی چۆن هەڵسوکەوت دەکەی تۆ بێ پلانی ئەیشت هەبێ پلانی بیشت هەبێ ئەوانە یعنی بەرنامەیە لە هەندێک شوێنیش ئەوەی کە باسم کرد لە کەرکووک تورکمان زەرەرەکە ڕەنگ بێ کوردیش لە دووس خورمات و زەرەرکە لەبەرەوەی تۆ ڕەنگ بێ مەسەلەن دووس خورمات و بخرێتە بازنەیەکە و لەگە شوێنێکی کە ڕەبت کرێ بە ئێستا لەو قۆناغی ئێستا نەگەڕاوەتەوە سەر کەرکووکوانە و لەسەر تکریتە سەلاحەدین ڕەنگ بێ ئێمە لەوێ زەرەرمەند بین ڕنگ بێ لە هەندێک شوێنی کە پێویستیمان بە یەکدەنجی هەموو لایەنەکان بێ ڕنگ بێ لە هەڵبژاردننی ڕابردوو دەنجێکی زۆر با بڵێن لایەنێکی کوردی لە مووسڵ دەنگ کورسی زۆری بەدەستێناوە لە مووسڵ ئەم جارە بم بازنەیە ڕنگ بێ ڕێژەیەکی زۆر باش لێ بینە خوارەوە چونکە ئێمە وەکو پارێزگاکانی تر ئێمە دەنجی کۆی طبعا دەنگدەر خۆی بەشێکی بەتایبەتی دەنگدەر لە نەتەوە پێکاتەکان دەنگدەر بڕاوەتەوە
لە مووسڵ یان لە کەرکوو یان لە خانەقین و ئەوانە دەنگدەری کورد دەنجی بۆ کووردە ئیتر بە هەر لایەنێک بە هەر ڕەنگێک بە هەر شتێکی ئینکە لە مووسڵیش وایە بەڵام ئیستا کە دێیت مووسڵ دەبێتە فرەبازنە ئێمە بەشێکی دەنگدەرێکی زۆرمان لە ناو پارێزگای مووسڵ دەنگەکانمان دیاسووتێت چونکە ئێمە ڕەنگ بێ لە قەزا و دەوروبەری مووسڵ لایەنێک لەلایەنە سیاسیەکان نفوزی زۆرترە باشتر خەڵکی هەیە نازانم چی کورسی زۆری هێناوە بەڵام ئەمجارەکە بێت ڕەنگە زۆر مووسڵ 2 میلیۆن و 400 دەنگدەری تایە 2 میلیۆن و 400 ڕنگ بێ بێتە چەندین بازنە ئێمە ڕنگ بێ لە هەندێک بازنە سەرکەوتن بەدەستبێنین بەڵام لە چەندین بازنە سەرکەوتن بەدەست ناهێنین لە هەر بازنەیەکیش کرد کاندید سەرکەوتونە بوو هەموو ئەو دەنگیانەی دێنی چۆن دەڵێ ئەسووتێت نمونە چۆن مەسەرەن با بڵێن ئێمە لە بازنەی با بڵێن مەرکەزی مووسڵ ئەگەر ئێمە با بڵێن لە پێشوو دەنگمان هەبوو بێت بەیانی مەسەرەن لەوێ چەند کاندیدێک دیاری دەکرێت کاندیدێک لەوێ ئەگەر 200,000 لەوێ دەنگدەر هەبێت لەو بازنەیە ئەگەر کاندیدێک با بڵێن لەو نەتەوەی کە لەوەیە 25,000 یان 30,000 دەنگ بێنێ بە کاندیدەکانی دوای ئەو ئەگەر 50 کاندیدیش بێ بە 10,000 و 5,000 و نازانم چی لە کۆی 200,000 کەس ڕنگ بێ بە 25,000 کەس 175,000 بسووتێنێ ئەو لە نەتیجە زەرەر فعلەن بەر کوور دەکەوێ یعنی پرۆسەکە پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە باش ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە عێراقدا قسە زۆر لەسەرما کرێ هێزوو لایەنە سیاسەکان زۆر قسەی لەسەرەکەن بەڵام تا ئێستا هێزە کوردیەکان بێدەنگن هەم لەسەر دیاریکردنی ڕۆژەکە هەم لەسەر تەکنیکەکە هەم لەسەر یاساکە لە دوای ئەوەی کە لە پەرلەمانە هەڵوێستیان وەرگرتن و هاتنەتەرەوە تا ئێستا هەڵوێستێکی تری کوردی نییە نە لەبارەت یاساکە نە لە سەبارەت بە دیاریکردنی کاتەکە بۆ کورد هێندە بێدەنگە لە ئێستاە بۆ ئەم مۆزوعە خۆی ئەعلانکردنی ڕۆژی هەڵبژاردن لەلایەن بەڕێز کازمیەوە خۆی لە خۆیدا یەکێکیان داواکاری شەقام بوو هەموو ئەو کاندیدانەی لە پێشوو کە کاندی دەکران بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەکێک لە چۆن دەڵێ بەڵێنە هەرە ئەساسیەکانیان هەڵبژاردننی پێشوەخت بوو ئیستا ئەوان گەیشتونەتەوە قەناعەتی چونکە حتا لە بەرنامەی کاری حکوومەتی عێراق پێم وایە لە خاڵی یەکەمی لە ئەساسیات لە پێشەوەی هەموو خاڵەکانە هەڵبژارنی پێشوەخت بەڵێنیان بە خەڵک داوە شەقامیش داواکاری هەیە ئیستا ئەوان ئەو ڕۆژیان دیاری کردووە بەڵام من دڵیار دەکەمەوە یان مۆزوعی پەلە نەکرێت لە چارەسەرکردنی مەسەلەی مەحکەمەی ئیتیحادی و ئیقرارکردنی یاساکە ئەوانە بەڕاستی هەڵبژاردن و ئاسانی لە ماوە کورتە بکرێت من لایەنە کوردیەکانیش من لێ ناشارمەوە من پێم وابێ ئەوان ئیساکە حادیەن لە چاوەڕوانین بزانن شەقام بزانن مرکز لە عێراق بڕیاری حیزب ئەساسیەکان ئێستاش لەوێ خلاف زۆر هەیە بەشێک لە حیزب ئەساسیەکان بەشێکیان لەگەڵینە بەڕۆی لە بەرژەوەندیانە بۆ نمونە سایرون یەکێکە لەوانەی ئەم قانونە ڕێک بەبەری ئەو هینکراوە زۆر ڕنگ یەکێک بێت ئەمجا لە هەڵبژارنی ڕابردوو 54 مەقعدی هێنا لە هەموو عێراق ڕەنگی ئەمجارە ڕێژەکەی زۆر زیاتر سەرکەوێت چونکە ئەو خۆی بە بەرنامە کار لەسەر دەکات و پرۆژە یاساکەش لە بەرژەوەندی ئەوە حیزبەکانی کوردستان تا ئێستا پێم وابێ نە دانیشتنیان کردو بە یەکەوە نە لەوێش ڕەنگ بێ لە ناو پەرلەمان و نوێنەرەکانیان قسەیان کردووە هەندێک جاریش هەندێک برادر مەسەلەن بە ناوی هەڵبژاردن و ئانە ڕوونکردنەوە دا بەڵام ڕوونکردنەوەکانی بەداخەوە وەکو پێویست نییە من ئێستا لەم بەرنامەیە لەم کەناڵە من بە هەموو لایەنە سیاسیەکان ڕای پێیان ڕاگەێنم هەڵبژاردننی داهاتوو ئەو حیزبانەی کە بە بەرنامە ئیش بکە منەظەم بێت ڕێژەی دەنگدەرەکانی چۆن دەڕێ ڕێکخراو بێت ڕنگ ئەوەندە تەسیری لەسەر نەکات بەڵام ئەو حیزبانەی کە مەسەلەن ڕێژەی دەنگدەرانیان پارچە پارچە بووە وەکو لە چەند شوێنێکی جیا بووە کە لەو پارێز مەسەلەن لە سلێمانی کە بەیانی کە ببێت بە چەند بازنەیەک هەر حزبێکی سیاسی لە هەر بازنەیە کاندیدەکەی سەر نەکە و دەنگەکانی ڕۆیشتووە واتە لە هەندێک ڕنگ بێ هەندێک حزب لە
لە 16 بەسەرەوەی دەنگەکانی خۆی لەدەست بدات واتە بە ڕێژێکی باش دێتە خوارە بەڵام ئەو حیزبانەی کە ئیمکانیەت و لە ڕووی ڕاگەیاندن و بە بەرنامە کارکردن و ئەوانە ڕەنگبێ ئەوەندە کاریگەری لەسەری نەبێت چکە زەماوەەکەی زۆرە ئەتوانێت کار بکات هەمووشی بەسەریەکەوە ئەو پرۆسەی کە دێتە پێشەوە کاریگەریشی دەبێت لەسەر نەوعیە یان نەوعیەتی ئەو کەسانی کە سەرەکەون بۆ پەرلەمان چونکە ڕەنگ بێ لە قەزایەک ڕەنگ بێ لە سماوە ڕەنگ بێ شێخی عەشیرەتێک بتوانێت کاندی دەربچێت زۆرترین دەنگ بێنێ کەفاءە یعنی چۆن دەڕێک کەفاءە ئەو خەڵکی بڕخاوەن بڕوانامە و ئەوانە لەم هەڵبژاردنە کەمتر سەرەکەوێت تەنها ناو کەسایەتی دیار بەڵێ باشە لەسەر ئاستی ناوچە دابڕێنراوەکان پرسیار بکەمەوە تا چەند پێویستە وەکووتمان لیست نییە ناتوانین بڵین یەک لیستی کوردی هەبێ بەڵام تا چەند پێویستە هاو کاندیدی کورد هەبێ یەک کاندیدی کوردی هەبێ بە نمونە هێزە کوردەکان لە کەرکووکە بەپی ڕێژەی دەنگی کورد بە لەبەر چاوگرتنی ئەزمونەکانی ڕابردوو چەند کاندیدێکی دیاری کراوە بە ئەزمون و شارەزایان هەبێ ئەمانە سەرخەن بە هەموو کورد ئەمە تا چەند گرنگە بۆ ناوچە دابڕێنراوەکان بە دڵنیاییەوە کورد پێویستی بە ئەوە هەیە لەم هەڵبژارنەی ئایندا بەڕاستی نەکرد لە هەموو ناوچە دابڕێنراوەکان بگرە لە هەندێک شوێنی تریش بێ یەکدەنگ بن لەسەر ئاستی هەرێمیش پێویستە لەسەر ئاستی هەرێم ڕەنگ بێ ئێمە مەسەلەی ناوچە دابڕێنراوەکان مەسەلەی ناسنامەیە مەسلەی خاکە یعنی ئێستا بەیانی ئێمە لە کوردستان ئەگەر بابرین کاندید تاکە ناتوانانی بڕی لایەنی سیاسی ئاوها بەڵام کاندیدێک زیاد و کەم لە ئەوی تر ئەوەندە کاریگەری نەبێ بەڵام ڕەنگ بێ لە خانەقین نابێ کاندیدن نەبێ نابێ کاندید لێ دەرنەچێ لە کەرکووک بە هەمان شێوە و لە دووسیش باسمان کرد کە وەزعەکەی وایە ئەم هاو ئاهەنگیە بە تەئکید ئەو لایەنە سیاسیانەی کە بەش یاخود ئەو پێک هاتەو نەتەوانی کە هیانە بە دڵنیاییەوە هەمویان کاندیدیان نەبێت پاڵپشتی دەکەن کە تۆ چیتە ناو هەڵبژاردنەوە طبعا بەڕاستی لە ناوچە کوردستانیەکان دائیمەن پێشبڕچیەکە و ململانیەکە زۆر گەرم دەبێت چونکە بەنسبەت کوردەوە یعنی مەسەلەی خاک و ناسنامە و ئاسانی مەوازی دەستبەرداری بین یەک دەنجی و هەماهەنگی هەموو لایەنە سیاسیەکان بەڕاستی کاریگەری خۆی هەیە خۆ پارچە بوون لە هەر کارێک زەرەری ئەبێت ئەگەر چۆن دەڵێ ئەگەر زۆریش نشکەی بەڵام لە دەنگەکان دێتە خوارەوە و پارچە بوونیش لەم هەڵبژاردنە ئەگە بەو فرەبازنەیە کە هەبێت بە کاریگەری لەسەر هەموو لایەنەکان هەیە جگە ئێمە لێ خۆتەنها ئێمە بیر لەوە نەکەینەوە کەرکووک بەلامانەوە گرنگە خانەقین گرنگە مەخمور گرنگە مووسڵیش گرنگە شنگالیش گرنگە ئێمە پێویستە لە هەموو شوێنەکان یەکدەنگ بین بە یەکەوە کار بکەین بۆ ئەوی نوێنەرەکانمان لە هەموو ئەو شوێنانەی کە هەیە سەرکەوتن بەدەستبێنن و ئێمە خەڵکێکی زۆری کوردمان هەیە لە بەغاش کوردی کە فەیدیەکان و ئەوانن دەبێت ئێمە لێوێش هەماهەنگ و هاویە دەنگ بین ئەم هەڵبژارنەی داهاتوو هەڵبژارنێکی چارە نووسازە مەترسیشی هەیە لەسەر پێشەوەی لەس بن بە سەراحەت یعنی ئەگەر مەوزوعەکە مەسەلەی ناسنامە و خاک نەبێ پێشەوەی مەترسی هەبێ لەسەر حزب بە سیاسیەکانی کە دەستڕۆیشت و باڵان تەسیری زیاتری هەیە لە ناوچەکانی خۆمان لەسەر حیزبەکانی تر باشە بەگشتی وەکو دوا پرسیار بەگشتی پێشبینی تۆ وە خوێندنەوەت بۆ ڕێژەی کورد لە هەڵبژاردننی ئایندە بەو جۆری کە ئێستا هەیە بەو یاسایی کە ئێستا هەیە جێبەجێ بکرێت پێ دوایە کورد بەگشتی لە پەرلەمانی عێراقیدا کورسەکانی وەکو ئێستا ئەمێنێتەوە زیاد ئەکا کەم ئەکا ئەگەر چی فاکتەر هەیە بۆ ئەمە هۆکار زۆرە دەزانم یەکگرتووی و کۆدەنگی و تەکنیکەکانی هەڵبژاردن و پشتیوانیکردنی خەڵک ئەمە بەگشتی واردە بۆی کە جوابی پرسیارەکەی من بیتەوە بەڵام بە خوێندنەوەی تۆ کەم دەکا زیاد دەکا وەکو خۆی مێنێتەوە بەپی ئەو یاسایی کە هەیە بەپی ئەو بازنانی کە دابەشە بن بەبی ئەو خیبرەی کە هەتا وەکو کۆمیسیۆنیش خۆی ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە دێتە پێشەوە بەسەراحەت یعنی خۆی ئەگەر یەکگرتووی و هەماهەنگی و من باسی طبعا ئێمە لە ناو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەوێ هەر ململانێک وە پێش بڕچەیەکە بێ ئەوەندە کێشە نییە چونکە لە نەتیجە هەرچی یەکسەرکەوێ کورد سەرەکەوێت لە هەر شوێنێک بەڵام لە پارێزگاکانی کە کێشە لە سەرەکان و ناوچە کوردستانیەکان زۆر پێویستی بە یەکدەنگی و هەماهەنگی هەیە تا ئێمە زیاتر هەماهەنگی و یەکگرتووی هەبێت نەکرد ئەوەی کە هەیە ڕەنگ بێ باشتریش بچینە پێشەوە
بەڵام یەکدابڕان و پارچە پارچە بوون هەبێت پێم وایە زەرمەند نەبین. ئەگەرنا ئەو کورسیانەی کە دیاری کراوە لە پارێزگاکانی کوردستان بۆ نمونە سلێمانی 18 کورسیە چێ سەر دەکەوێت مهم ئەوەی 18 کەس سەر دەکەوێت لەم مەقعدەکانیش دیاری کراوە لە هەولێر بە هەمان شێوە لە دوهۆکیش بە هەمان شێوە بەڵام کە تۆ دەیتە پارێزگاکانی تری کە کێشەی لەسرە بەرامبەرت کۆمەڵێک پێکهاتەوە نەتەوەی کرد تر لەوێ لەکوێ خەلەلێکت هەبێت لەکوێ باش بەرنامەت نەبێت لەکوێ کێشە و گیر و گرفتەکان و سراعەکان بکەوێتە بینی کورد و کورد بە دڵنیاییەوە زەرەر دەکەی. ئەگەر ئەو دەنگەی کە ئیستاش بمێنێتەوە ڕەنگ بێ بەرەو پێشووتر نەبی بەڵام من دڵنیا دەکەم و ئەگەر یەکگرتووی و یەکدەنجی هەبێت ئەوەی کە ئیستا ئەو دەنگانەی کە ئەو کورسیانێک کە ئیستا هەمانە زیاتریش سەر دەکەوی بەڵام بە یەکگرتووی و هەماهەنگی. زۆر سپاس دەکەم بەڕێز ڕزگار حاجی حەماندای مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان لە گەرماگەرم لەگەڵمان بووی. سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.